ئەوەی کە گوێبیستی بوون بۆ چوونی هاوڵاتیان بوو لەبارەی نرخی کتێب نرخی ئەو کتێبانی کە لە پێشەنگای نێودەوڵەتی هەولێر نمایشکراون. وەک وتمان ئەوەی کە بڕیار لەسەر نرخی کتێبەکان نەدات بێجگە لە ناوەڕۆک و لە هەندێک وردەکاری تر پەیوەندی بە تێچووی چاپکردنی کتێبەوە هەیە. بۆ بابەتێمە ئەمانوێ گفتوگۆ لەسەر لەگەڵ میوانە بەڕێزەکانمان لەسەر ئەم بابەتە بکەین. بەڕێز مامۆستا حەسەن دانیشفەر بەرپرسی دەستگای چاپ و پەخشی دانیشفەر، بەڕێز مافەروەر مامۆستا حسامەدین سەرداری ڕاوێژکاری یاسایی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و پسپۆڕ لە خاوەندارێتی هزری، هەردوو بەڕێزان بەخێر بن. مامۆستا گەر باسێکی ئەوما بۆ بکەی چییە ئەوەی کە بڕیار لەوەدا ئەو کتێبە نرخەکەی چەند بێت؟ چی و چی کاریگەریان لەسەر ئەو نرخە ئابێت؟ بەڵێ خۆی سەرەتا سڵاو و ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24. ئەوەی ڕاستی بێ کۆمەڵێک شتن کە بڕیار لە سەر نرخی کتێبەکە دەدەن، لەوانە قەبارەی کتێبەکە چونکە بە تەبیعەتی حاڵ هەتا کتێبەکە گەورەتر بیت و زیاتر بێ تێچووی کتێبەکە زیاترە ئەوە وا دەکا کە نرخەکەی زیاتر بیت. ئایا کتێبەکە ڕەش و سپیا یان کتێبێکی ڕەنگا و ڕەنگە، ئەوەش تەسیری خۆی هەیە لە تێچووی کتێب. تیراژی کتێب هەتا کەمتر بێت، یعنی ئەو عەدەدەی کە لێی چاپ دەکرێت تێچۆکەی دەستە سەرتر، یعنی نرخی دانا زیاتر ڕادەوەستی. نرخی کەلوپەلی چاپەمەنی، یعنی لە کوردستان مەسەلەن کە کاغەز گران بیت حتمما تێچۆکەی گرانترە. زۆری کاغەزی کە بەکاری دێنێ، ئایا کاغەزی شامۆ بەکاردێنێ؟ ئەگەر کاغەزی شامۆ بەکاربێنێ بە تەبیعەتی حاڵ فەرقی هەیە لەگەڵ کاغەزی بەڵکی کە نرخەکەی نزیکەی لە هەر بەندێک $10 فەرقیەتی. ئەوەی کە کتێبەکە لە ناوخۆ چاپ بکرێت لە چاپخانەکانی خۆمان یان ئەبرێتە دەرەوە یەکێک لە وڵاتە دراوسەکان لەوێ چاپ بکرێت، بەڵێ ئەوەش ئەڵێن کاریگەری لەسەر نرخەکەی هەیە. ئەگەر لە دەرەوە چاپ بکرێت هەرزانترەکەوێت. هۆکاری ئەمە چییە؟ خۆی ئەوە ڕاستە، نرخی تێچوو لە وڵاتێکی وەکو ئێران هەرزانترە تا لە هەرێمی کوردستان. من ناتوانم شەڕی دەوڵەتێکی وەکو ئێران بکەم کە کارەبای نرخی هەرزانترە، زەریبەی هەرزانترە، نرخی کاغەز هەرزانترە بێلەوە کرێ کارمەندەکانی. بۆ نمونە مەسەلەن ئێستا لە چاپخانەکەی من موچەی مانگانەی هیچ کرێکارێکم لە $500 کەمتر نییە، بە نزیکەی $500. $500 ئێستا لە وڵاتی ئێران دەکاتە 50 میلیۆن تمەن. 50 میلیۆن تمەن ئەو دەتوانێت لە مانجێدا سێ لە کارمەندەکانی پێ موچەیان بداتەیە. کەواتە من ئەگەر 4 کرێکارم هەبێ ئەو بە هەمان پارەی من 16 کرێکاری هەیە، کە 16 کرێکاری هەیە سرعەتی زیاترە، کە سرعەتی زیاتر بوو ئینتاجی زیاترە، کە ئینتاج زیاتر بوو کەسەکە یعنی دەتوانێت لە نرخی کارەکەی خۆی دابەزێنێ بۆ ئەوەی بتوانێت زۆرترین کار بۆ خۆی ڕاکێشێت. باش ئێستا ئەو کتێبانە کە لێرە نمایش کراون لە پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر، بەڵێ ئەگەر ئەوە بەگشتی سیرکەی لە ساعت چەندی لە دەرەوە چاپ کراوە؟ وڵاهی ئێستا ئەمن بفەرمووی مەسەلەن ئامارێکی ڕسمیم لە بەردەستدابێ نیمە، بەڵام بە مەزەندەی من لانی کەم مەسەلەن 150 ئەو کتێبانە زیاتر لە دەرەوە چاپ دەکرێت. ئەگەوا بە ساڵانە بە تەقریبی چەندە پارە ئێمە ئەبینە دەرەوە بۆ چاپکردنی کتێب؟ زۆر پارێ ئەو پارەی کە لێرە ڕادەڕوا، یعنی باوەڕکە بە $1,000,000 ساڵانە. بەڵێ ساڵانە. بەڵام حکومەت دەتوانێت حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بە نزیکەی $1,000,000 ڕەوتی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان بگۆڕێت. ئەوە چارەسەرەکان دوای باسەکەین حکومەت چی بکات و لانی پەیوەندیدار چی بکات؟ بەڵێ بەڕێز مامۆستا حسامەدین، ئێمە باسی چاپ و باسی ئەوەکەین کە بڵاوکردنەوەی کتێب، بەڵام لە ڕووی ناوەڕۆک و لە قۆناغی پێش چاپکردنا ئەم بەرهەمی هزری کەسێکە. کاتێک کە چاپ بکرێ هەم خاوەندارێتەکەی گەڕێتەوە بۆ کەسە هەم بۆ ئەو چاپخانەی کە چاپی کردووە. ئێستا کێشەی کۆپیکردنی کتێب هەیە. کتێبێکە نووسەرێک بڵاوی کردوتەوە بەرهەمی هزری ئەوە لە ڕووی بەرهەمی ئەوە مەلموسیەوە بەرهەمی چاپخانەیە کە بەڵام ئەبرێت کۆپی ئەکرێت و ئەکرێ بە PDF و بە ئەنواع جۆری تر. ئەمە لە ڕووی یاساییەوە چ هەڵسەنگاندێکی بۆ ئەکرێت؟ بەپێی ئەو یاسایە کە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەبرێکە لە ژمارە 17 ساڵی 2012 دەرچوو مافی دانەر و ئەو یاسایە
مافی دانەر دەپارێزی وەکو بڵین پارچە زەویەکی هەیە یان خانوویەکی هەیە ئەو خاوەنیەتی کەس بۆی نییە تەدەخولی تێدا بکاتن هەر کەسێکیش یعنی حتا ئەگەر ئەو شخصە وەفاتی کرد میراتگرەکانی دەبێتە خاوەنی ئەو مافە و ئەو یاسایە چی دەگرتەوە مافی هونەری و زانستی و ئەدەبی هەر نووسراوێک هەر کتێبێک شاعرێک یان ئەدیبێک دایدەنێ ئەوە مافی خۆیەتی و ئەو یاسایش کە هەیە دەیپارێزی جگە لەوانش مافی اختراعی ئالاتی صناعی علاماتی تیجاری باش ئەوانە هەمووی بە پێ یاسا پارێزراوە فەرزان ئەگەر کەسێک تعدا لەسەر مافی شخصێک دانەرێک بکە یان بڵێن طبعی بکە بەبێ ڕەزامەندی خاوەنی یان بەکاری بێنی بەبێ خاوەنی ساحەبی دەتوانی لە دادگاکانی هەرێم داوا تۆمار بکە داوای قەرەبووی بکە محکەمەش ببوورە محکەمەش خەبیرێک دادەنێ بۆ دیاریکردنی ئەو زەرەر و زیانەی کە دانەرەکە کراوە لە حالەتی مەثەلەن تەزویری یان تەحریفی یان تعدیلی شتێکی وای کرد ئەمە لە ڕۆتیۆریەکەوێک کە لە یاساکەی ئەوان نووسراوە بە فعلی تۆ خۆت هیچ کەیسێکت بینیوە کە کەسێک سزا درابێ بۆ ئەوەی کتێبی کەسێکی کۆپی کردووە بڵێ ئەو جەبا من پێت بڵێ من خۆم شخصیان مەطعمێک بە ناوی مەطعم سوڵتان دانرا با ناو نەبین بەقین چ تەسیر ناکە خاوەنی کەلیمەی سوڵتان کە ئیسمی تیجاریە حجزی کردێ لە غورفە تیجارە و لە وەزارەت سناعە پەیوەندی بە من کرد وتم کاکە با نەیکەینە داوا و سکاڵە با ئینزارێکی بۆ بنێرین لە ڕێ کاتب عەدلی ئینزارێکم بۆ هێنات گوتم کاکەی خاوەنی مەطعم سوڵتان تۆ ئەوەت نووسی ئەو ناوەت نووسی و ئەو ناوە تیجاریە بازرگانیەت لە چێشخانەکەت داناوە نایاساییە سێ ڕۆژت دەدەمێ بە هەڵگرتنی ئەو ناوە بە پێچەوانەوە داوا و سکاڵات لە دشت تۆمار دەکەم و تعویز دەکەم چی کرد لە خلالی سێ ڕۆژ مەفعولی هۆشداریەکە شوێنی گرت لە جاتی سوڵتان کردیە سەڵتەنەت ئەو وەختی من ڕازی بووم خاوەنەکەشی ڕازی بوو باش ئەمە فرسەتێکی زۆر باشە بۆ من پرسیاری ئەم شتە یاسانە لێکن لە بەری لای خەڵکێکی زۆر بۆ بە بابەتێکی زۆر سیر کە کاریگەی لەسەر کەمبوونەوەی داهاتی ئەو نووسەر و چاپخانەوە موینەکانەوە کاریگەی لەسەر کەرتی چاپخانەکان بگشتیە بووە من کتێبێکم هەیە بڵاوم کردوتەوە لەگەڵ چاپخانەیەک و چاپخانەی مامۆستا حەسەنە عەقدمە بووە ئەم کتێبە دوای بڵاوکردنەوە سێرەکەم بە PDF لە گوگل بڵاوەکرێتەوە من چی بکەم ئەگەر توانیت بیسەلمێنی چێ بە ئیشەکەی هەڵساوە داوا و سکاڵای لەسەر ناکرێت هەر چیەکەت وت دادگا بڕوات پێ بکە ئەگەر بەڵگەی ڕسمیت پێ نەبیتن دادگا سەیری داوات ناکە من ئێستا فەرزان بڵێم شکایەتێک بکەم بڵێم $100 قەرزاری محکەمە بە من دەڵێ ئیسپاتی کە بیسەڵمێنەکە ئەو برادرە $100 قەرزار ئەگەر بەڵگەم نەبوو فقط تەنیا حەقیش سوێندانم دەبێت باش ئەگەر تۆمەتبارەکە دیار نەبێ بۆ منە کتێبەکەی من کراوە بە PDF و یەکێ لە وێبسایتەکان بڵاوی کردوتەوە ئەبێ سکاڵا لەسەر کێ بکەم من هەردیسان دەڵێم دەبی ئەو شخصی کە پێ هەڵستاوە اینجا دەبێت بزانرێت چێ کردوێتی ئەگەر نەزانرێ ناتوان هیچ بکەیت ئیلا بێت تۆمەتبارەکە دیار بێتن ئەگەر دیار نەبی سکاڵا لە دژی چێ تۆمارتەوە مامۆستا حەسەن باسی ئەوم بۆ بکە بابەتی PDF و پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئەم کۆپیکردنی کتێب و نووسراوشتانە چ زیانێکی بە ئێوە گەیاندووە ئەم بابەتە بەڕاستی زۆر بابەتێکی پێویست بوو کە جەنابەت باست کرد بەڕاستی ئێمە ئێستاکەینێ لە دەستگایەکەی خۆم من لانی کەم بای 500 میلیۆن دینار حەقی تەرجەمە و تایپم داوە بە وەرجەڕە و بە تایپێستەکان ئەوانەی کە لە دەرەوەی دەستگاکەی خۆمیشیان بۆ کردوم ئێستا زۆربەی کتێبەکانی من بە PDF لە بازار هەیە ناشتوانم نادۆزرێتەوە سەرچاوەکەی نادۆزرێتەوە کەسەکە لە ئەنتەرنێت لە پەیزێکی ساختە دایدەنێت دەینێرێ ئەو بۆی دەنێرێ ئەو بۆی دەنێرێ کەواتە ئەمن زەرەر من بووم لەو ئیشە کتێب هەیە زەرەرە چەند بەرکەوتووە بە بۆنەی ئەوە زۆرم زەرەر مەسەلەن من یەک لە کتێبەکان بە نمونە باز دەکەم کورد و کوردستان لە بەڵگەنامەنهێنیەکانی ئەمریکا 4 بەرگە من 5 میلیۆن دینارم داوەتە متەرجیمەکەی کە سیدەکەی داوە بە من بەڵام ئێستاکەینێ
بە PDF هەیە یا دەیان کتێبم نەک کتێبێک و دوو کتێبم کە من بە سەدان میلیۆن دینارم سەرف کردووە هەمویان عقدم هەیە لەگەڵ وەرجێڕەکانیان لەگەڵ نووسەری کتێبەکان لەگەڵ تایپێستەکان بەڵام ئێستاکەینێ من یعنی ئێستا تیراژم کەمی کردووە بۆچی ئەو کتێبانە جاران کە ساڵێ 2000 3000 چاپم دەکردەوە ئێستا خەڵک نایکڕێ دەچێت لە PDFەکە تۆ هیچ ڕێکارێکی یاسایی و بەرامبەر ئەوانە گرتوۆتە بەر هیچ هەوڵێکی یاوە ئستاز چۆن دەتوانم ڕێکارێک بگرمە بەر کاتێک من نەزانم چێ ئیشەکەی کردووە یعنی هیچ سەرچاوەیەکی کەسێک نییە ئەو جورئەتەی هەبێت کە بە ناوی خۆی و بە پەیجێکی ڕەسمی بێ ئەو ئیشە بکە ئەمانە دەچن لابەلا ئیش دەکەن ئەمە گۆرانیەک نییە جەنابەت گوتوتە منیش بێڵەمەوە دیار بم لەسەر شاشەی ئەمە PDFەکە کە دیار نێچێک کردوێتی مامۆستا حسامەدین ئێستا ئەوە کێشەکە دیارە بڵاوەکرێتەوە خەڵک ئەی خوێنێتەوە بەڵام نازان کێ کردوێتی لێرە پێویستمان بە چی هەیە بە زانیاری تەقەدمی تەکنەلۆجی بگاتە ئەو ڕادەیە ئەو PDFش کە ئەو کەسەی پێ هەڵدەستی کەشف بی کە تۆ خەسمی خۆت نەدیت چۆن دەتوانیت تۆماری داوای بۆ نمونە کتێبێکراوە بە PDF من خۆم لای خۆم بۆم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەم PDFە بڵاوەکەمەوە لێ پێچنەوە لە من دەکرێت ئەگەر تۆ ببێ هۆی بڵاوکردنەوەی ئەو کتابەی کە خاوەنی دیارە باش تۆش شخصێکی معروفی کە بڵاوت کردیتەوە بڵێ محاسبە دەکرێت ئەو وەختە ئەویش دەتوانی ئەگەر چۆن دەست پێگەشت عینوانەکەی کە زانیت پێدە من ئەینە لە کەهادا تەواو زۆر باشە مامۆستا باسی ئەومان کرد حکوومەت ئەبێ کۆمەڵێ هەنگاو بگرێتە بەر بۆ پشتیوانیکردنی چاپخانەکانی خۆمان بۆ ئەوەی ئیتر بە ساڵانە ملیۆنان دۆلار نەچێتە دەرەوە نەچێتە ئێران و تورکیا و وڵاتانی تری دراوسێمان بۆ چاپکردنی کتێب چی بکات؟ بڵێ خۆی ئەوەی ڕاستی بێ ئەمە بە سەرەتا بۆی دەست پێ بکەین حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەکانی پێشوو لە کابینەی ئێستاش بەڕاستی خزمەتێکی زۆریان کردووە لە بواری ڕێگاوبان لە بواری ئاو کارەبا ناڵێن هیچ خەلەلێک نیە هیچ کەم و کوڕێک نییە بەڵام بەڕاستی یعنی ئێمە لەسەر ئاستی هەموو عێراق کوردستان یەکەمی بێرکابەرە لە ڕووی خزمەت گوزاریەوە ئەمە کەس ناتوانێت ئینکاری بکە و مایەی دەستخۆشی و جێگای ڕێزە بەڵام بۆ مەسەلەی چاپەمەنی ئێمە حکومت بەو هەموو خزمەتەی کە کردوێتی دەتوانێت بە مەبلەغێکی زۆر کەم یعنی ساڵانە لە دەوری ملیۆنێک دۆلار دەتوانێت ئەم پرۆسەیە بە شێوەیەکی زۆر بەرچاو بەرەو پێش ببە ملیۆن دلار بۆ شتێک بەڵێ بۆ نمونە لە مەرحەلەی یەکەم ڕێگری لە ناردنی لە هێنانەوەی کتێب بکرێ لە وڵاتانی دراوسێوە بۆ ناو هەرێمی کوردستان کە دەچن لەوێت چاپ دەکرێت ئەوە یەک لە ئەوە کات دوو حکومەتی هەرێم ئێستا لە هەموو دنیاە کە حکومت ڕێگا بە چاپکردنی کتێبێک دەدات دەعمەچی دەکات ئین و سەرەکەی بۆ ئەوەی بتوانێت یعنی پشت بە بەو دەعما کتێبەکەی چاپ بکات کاتێک کتێبەکە مەسەرەن ئێمە بڵین لە کوردستان 1000 ناونیشان لە ساڵێدا چاپ دەکرێت ئەگەر حکومەتی هەرێم بۆ هەر ناونیشانێک $500 تەرخان بکە یعنی بە شێوەیەکی گشتی ساڵانە دەکاتە $500,000 ئەم $500 چۆن تەرخان بکە سەرەتا مەسەرەن ئەو کەسەی کە کتێبەکەی ڕێگای پێدەدرێت و چاپ دەکرێت بۆ نمونە $200 بۆ مەسەلەی پلێتەکە وەکو هاوکاری بدرێتەیە ئەمە لەلایەکی دیکە حکومەتی هەرێمی کوردستان خاوەنی 100 کتێبخانەیە لەسەر ئاستی کوردستان شارەکانی کوردستان کە هەر یەکەی کتێبخانەیەک دوو کتێبخانەیان تێدایە سەر بە وەزارەتی ڕۆشنبیرینە لە ساڵانی پێشوو پێش 2014 حکومەتی هەرێم 75 کتێبخانەی هەبوو سەر بە وەزارەتی ڕۆشنبیری هەر ناونیشانێک دەردەچوو 75 کتێبی دەکڕێەوە لە نووسەرەکەی تەوزیعی سەر ئەوانەی ئێستا بورە قسەکە پێ بوو ئەگەر ئەم ڕێکارانە بگیرێتە بەر حکومەت بێت بڵێ من ئەم چەند هەنگاوی پشتیوانیە ئەگرمە بەر و پشتیوانی کەرتی چاپخانەکانەکەم بەڵێ ئێوە ئەتوانن چەند هەلیکاری زیاتر بڕەخسێنن زۆر زیاتر دەتوانین هەلیکار بڕەخسێن ئوستاز ئێستا سیرکە بۆ نمونە ئێمە لە 1000 ناونیشان ئەگەر لە کوردستان دەردەچیت حکومەتی هەرێم ئەگەر کتێبخانەکان بوو بن بە 100 کتێبخانە یعنی بۆ هەر کتێبخانەیەک یەک دانەی بکڕیتەوە 1000 ناونیشانمانەیە دەکاتە 100,000 کتێب ئەو 100,000 کتێبە ئەگەر هەر یەکێکی نرخی میانجین 5,000 دینار بێ دەکاتە 500 میلیۆن دینار لە ساڵێدا
لە ساڵێدا ئەمە لەلایەک ١٠ ئەگەر کتێبەکە 1000 دانە بوو بێ ١٠ کتێبەکانی لە کەسەکەی کڕیەوە ئەمە دەعمێکی زۆر باشە لە بازار ئاستی کتێبەکە یعنی زیاتر هەرزانتر دەبێت نرخەکەی هەرزانتر دەبێت کابرا دەتوانێت زیاتر بڵاو دەبێتەوە کە زیاتر بڵاو بووە کتێب چاپ ئێوە کە دەکرێتەوە کەرەستەکانی چاپکردن هاورداکەن ئێهێن لە دەرەوە باجێچێتە سەر بەڵێ ئەمەش خاڵێکی زۆر گرنگە کە جەنابەت ئاماژەت پێدا لە هەموو دنیاە کاتێک مادەی خام دێتە ناو وڵاتەکە بۆ ئەوەی کەرتی تایبەتی پێتەفعیل بکرێ ئیش بکە ئەم مادە خامە گومرچی یان نیەتی یا شتێکی زۆر ڕەمزیە بۆ ئەوەی کەرتی تایبەت بکەویتە جوڵە و معامل ئیش بکەن لە کوردستانی ئێمە ڕێک پێچەوانەیە ڕێک پێچەوانەیە تۆ بڕۆ کاغەز بێنە کە بتەوێت لە کوردستان ئیشی چاپەمەنی پێ بکەیت گومرکەکەی زۆر زۆر زیاترە لەوەی کە ئەتوو کتێب بێنیەوە لە ئێرانێ یا لە تورکیا بتەوێت بێنیەوە داخلی هەرێمی کوردستان بکەیت کتێب بۆ خۆی کە بۆتە مادەیەکی حازر بازەکەی شتێکی زۆر ڕەمزیە گومرکەکەی شتێکی زۆر ڕەمزیە کاغەزەکە کە دێ معامل و چاپخانەکانیشی پێ بکەن نرخەکەی لەسەرەیە من هۆکارە چکەش ئیزافە دەکەم دەڵێم ئێستا چاپخانەی ئەوە تربیە هەیە هی ڕۆشنبیری یان تربیە هەیە دەکرێت حکوومەت خۆی چەندین چاپخانەی حکومی بێنی یعنی متتەویری ئەوەی کە ئێستا هەیە ئەو وەختە یارمەتی دانەرەکان بدا بۆ ئەوەی تەحملی کولفەکەی بکە ئەو وەختی هەر کتێبێک کە دێتە دەست بە هەرزانتر پێچەوانەوە ئەمن لەگەڵ ئەو ڕێی جەنابەت نیە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بۆ خۆی چاپخانەی زانکۆی هەیە سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە باشە چاپخانەی تربیەی هەیە سەر بە وەزارەتی تربیەیە چاپخانەی ڕۆشنبیری هەیە سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە ئەمانە لە باتی ئەوەی بچن کتێبەکانی کتێبەکان لە دەرەوە چاپ بەڵێ وەزارەتە معنیەکانی خۆیان چاپ بکەن و کتێبەکانی خۆیان دەنێرنە دەرەوەی هەرێمی کوردستان دێنن کتێبەکانی کە دەبێت ئێمە بیکەین ئەو بازاڕی کە دەبێت ئێمە هەمان بێ ئەوان ئیستیعابی دەکەن بە نرخێکی کەمتر چونکە کارەبایان هەرزانترە کرێکاریان موچەی لە حکومەت وەردەگرێت خۆ لە چاپخانەکە وەرناگرێت هەر وەردەگرێت موچەکە هەر وەردەگرێت یعنی ئەمەش کێشەیەکی گەورەیە بەڕاستی زۆر باشە مامۆستا حەسەن دانیشفەر بەڕێوەبەری دەستگای چاپ و پەخشی دانیشفەر لەگەڵ مامۆی زۆر سپاس مامۆستا مافپەروەر حسامەدین سەرداری ڕاوێژکاری یاسایی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بە هەمان شێوە لەگەڵمان بوویت